لەگەڵتان بەردەوامە بین جا میوانی ئەم بەشەی بەرنمەکەمە ئەتا بەشی کۆتایی ماشەڵڵای لێ ئەمە نەخواگیان بەهرێ و توانای پێبەخشیوە کە ئەگەر لەگەڵی ئاشنابن پێما بێ ئێوە ژۆ من و سەرگۆ هەر ماشەڵڵا ماشەڵڵاکەن بۆ ڕۆڵەی کورد و ئەو هەموو بەهرەی کە خواگیان لە ڕۆڵەی کووردا دایناوە. میوانی کۆتایی بەرنمەکەمان کچێکە 16 ساڵێتی وایە سەرکۆ ئەوەنەی کە بە توێ بێت 16 ساڵێتی ماشەڵڵای لێبێ بەم تەمەنەوە دنیایەک پرۆگرامی کۆمپیۆتەر ئەزانێت 6 زمان ئەزانێت و تا لەگەڵ زمانی دایکی خۆی زمانە کوردیەکە 5 زمانی دیکەزانێت زۆر بەباشی ئەمەنە باش لە ئاستێکی بەرزدا کە ئەتوانێت وەرگێڕام کە هەر بۆی ئێستا قەڵەمەکەی هەڵگرتووە لە زمانی کوردی و خەریکە وەرگێڕانەکە بۆ زمانی فەڕەنسی بەو تەمەنەوە کە هەیەت یا ڕۆبی خوابی پارێزێ جا بۆی کە زیاتر ئاشنابن لەگەڵی بابم پشمە لای ڕۆنیا محەممەد لەگەڵمانە خوێندکارە بەڵام ماشەڵڵای لێبێ کۆڵی بەهرە و توانای هەیە بەخێر ڕۆنیا گیان بینینی تۆ زۆر سپاس منیش خۆشحاڵم کە لەم بەرنامەیەتانم جێگەی شانازیە ئێمەش میوانی ئاوا یەکمان جێگەی شانازیە پێمان بڵێ ڕۆنیا من باسم کرد 16 ساڵتە ئەم هەموو زمان ئازانی ماشەڵڵا چەنەها بەرنامەی کۆمپیۆتەری ێزانی بەڵام بابی نەرانمان زیاتر ئاشنابن لەگەڵت پێمان بڵێ ئەمانە چۆن بوو کە هات وە بوو بە بەشێک لە بەهرەی ڕۆنیا. بەڵێ من ڕۆنیا محەممەدم تەمەنم 16 ساڵە و خوێندکاری پۆلی 11 ئامادەیم توانای قسەکردنم هەیە بە 6 زمان ئێستا هەمویان زمانی کوردی و پاشانیش ئینگلیزی و فەڕەنسی و عەرەبی و تورکی و فارسی جگە لەوەش نووسەرم و وەرگێڕم تا ئێستا دوو بەرهەمی چاپکراوم هەیە یەکێکیان بە ناوی چیرۆکە خەیاڵیەکانی ڕۆنیا لە تەمەنی 8 ساڵی نووسی بووم ئەوی تریشیان بە ناوی چیرۆکەکانی ڕۆنیا کە بە دوو زمان نووسیومە زمانی کوردی و زمانی ئینگلیزیش هەروەها شارەزایەکی ئەتوان بڵێم باشم هەیە لە زمانەکانی پرۆگرام سازی پایتن جاڤاسکریپت HTML و CSS یاخواتە من درێژبی زۆر لە پێش پرۆگرامەکە دڵخۆش بووم کە بە هیوایەکی زۆرەوە چاوەڕێی خۆناخی دوانساکە کە من ئیشەڵڵا لەسەر ئەو کورسێت بینمەوە کە یەکەمی هەرێمی بەدەستبێنی بۆ چاوەڕێشە لەکەین و توانایکی باشێ من لێرەشەوە زۆر سپاسی خانەواتەکە دەکەم بەتایبەتی دایکت و باوکت بێگومان پاڵپشتی ئەوانیش نەبێت تۆش ناتوانێم دەرفەتانە دەبێت دەست بینە سەر کاری وەرجێڕان کەم زمانە نازانی هەز ئەەکەی چ شتێک وەربجێڕی بۆ منە لە زمانەکانی کە بۆ زمانی کوردی و لە زمانی کوردیەوە بۆ زمانە جیاوازەکانی تر زۆر سپاسم پرسیارە زۆر گرنگە من و یەکەم ئەزمموی وەرگێڕانم ساڵێک 2 ساڵ پێش ئێستا بوو چیرۆکێکم وەرگێڕا بە ناوی یەکەمین پێدانان کە ئەوەش سپاسی دایکمەکەم چونکە ئەو هانیدام کە بەشداری بکەم لە پێش بڕکەیەکی وەرگێڕان چیرۆکەکە ئینگلیزی بوو چیرۆکێکی کلاسیکی بوو باسی دیانەتی مەسیحیەتیە کرد وەرم گێڕایەوە سەر زمانی کوردی نزیکەی 6 لاپەڕە بوو وەسپاس بۆ خوایەکێک بووم لە 15 یەکەمەکە جگە لەوەش توانیمە وەرگێڕان بکەم لە زمانەکانی ترەوە لە ئینگلیزیەوە بە تایبەتی بۆ سەر زمانی کوردی لە گۆڤارەکان بڵاویکەمەوە زیاتر هەوڵێم بابەتی تەکنەلۆژی و زانستی بڵاوکەمەوە کە وەریان گەڕم لە سەر زمانانەوە بۆ سەر زمانی کوردی چونکە بەلای منەوە ئەو دووبارە زۆر گرنگن لە کوردستانە گەشەیان پێ بدرێت باسی وەرگێڕانە کرد ئێستا پرۆژێکی وەرگێڕان بەدەستۆی وایە بەڵێ بتت حەزەکەی سورپرایز بێت و ئەوەی ئەتوانی باسیکەی باسی بکە ئەوە نەشی کاتوێ سورپرایز بێت بە ئەوەیان باسمەکە بەڵام بۆی کە بینەرانمان بزان ماشەڵڵا دەستی بردو بۆ چ کارێکی گەورە من ئێستا خەریکی وەرگێڕانی چیرۆکێکی مناڵانم کتێبێکی چیرۆکی مناڵانە کە باسی شاعیرانی کلاسیزمی کوردەکە وەکو نالی و مەحوی و مەولەوی و ئەم کەسانە باسی ژیاننامەکەیانەکە و من هەوڵ ئێم وەلان گەڕم بۆ زمانی فەڕەنسی زۆر گرنگە لەلام کە ئەو شتانی ئێمە هەمانە ئەو شاکارانی کە هەمانە ئەو وڵاتە ئەوروپیانەش بیان ناسن ئەو کەسە شاعیرانی کە لەلای ئێمە زۆر گەورن بۆچی ئەوانیش نیان ناسن زۆر کەس هەیە کە بۆ نمونە لە ویکیپیدیا سەرچی بۆ ئەوکەی بە زمانی فەڕەنسی وەرنەگەڕاوەتەوە ژیان نامەکەی ڕاستیەوە بەلای منەوە ناخۆشە دڵتەنگیەکە بۆیە هەوڵێم خۆم ئەو شتە بکەم بۆچی دایم چاوەڕێ بکەین کەسێک بیکە با ئێمە ئەم کەسە بین کە ئەیکەین باشە وەرگێڕان کارێکی ئاسان نییە چکە کەسی وەرجێڕ ئەبێ کۆمەڵێک پێوەر و خاڵی گرنگی ڕەچاوی بکات لەوەی کە تۆ بتەوێت هەندێک لەو بابەتە کوردیانە بە وڵاتانی تر بناسێنی ئەبێت تۆزێک شارەزایی تەواوتە بێت لە وەرگێڕانە تا چەند ئەو بابەتانی وەریەگێڕی پرس و ڕاکەی چونکە بۆ نمونە لەوانەیە لە ڕووی وشە سازیەوە جیاوازیە بێ وشەیەکی کوردی لەگەڵ وشەیەکی فەڕەنسی چەندین دەستەواژی تر بگرێتەوە خۆت باشتر زانی پرس و ڕا بە کێیەکەیت بۆم بابەتانە بۆی کە بابەتە وەرگێڕانەکانت دەوڵەمەند بێت و خەڵکی زیاتر لێت بکات
بێگومان زۆر گرنگە کە تۆ پێشی ئەوەی وەرگێڕانەکەی بەو زمانە ژیابێتی بۆ زمانە بیرە کردبێتەوە و هەروەها لەگەڵ وشەکانیانە ئەوەنە ئاشنا بیت و هەست لەگەڵ زمانەکە تێکەڵ بوو بێت چونکە ئەگە هەست لەگەڵ یا تێکەڵ نەبوو بێت و ئاوێتە نەبوو بێ ناتوانانی ئەو شێوازە و ئەو ڕیتمەی کە نووسەرەکە پەیڕەوی کردووە ڕێک بە هەمان زماوەری گێڕیتەوە یعنی من زۆر هەوڵم داوە ئەو شانەی کە بەکاری هێنم لەو زمانەیە وەکو ئەوە بێت کە ئەو نووسەرە خۆی بەو زمانە نووسیویەتی ئەو هەستە ببەخشم بە خوێنەری فەڕەنسی کە ئەمە فەڕەنسیەک نووسیوێتی نەک کوردێک بۆی هەوڵی ئەوم یاوە وەچکە لەوە وەرگێڕان فێری هەزاران شتی کردومە توانم بڵێم فێری سەدان شتی کردوم یەکێک لەوانە ئەوەیە کە بۆ نمونە من ویستومە ڕێستەکانم پشوەکانم کە وەریانەگرم بە شێوازێک بێت کە هیلاکم نەکات پێشتر من کە لەسەر وەرگێڕان سەرەتاکانی کە وەرگێڕانمە کرد بۆ نە 4 کاژێر لەسەر شتێک خەریکە بووم لەسەر چەند چیرۆکێک بەڵام ئێستا فێر بووم کە من سێ ماوەی ڕست وەرگرتنم هەیە سێ ماوەی پشودانم هەیە هەوڵمدا ئەو سێ ماوەیە بە پێی چیرۆکەکان دابشکەم سێ ماوەی پشودان یانی چی؟ بۆ نمونە لە پشودانێکمە چارەکێ پشووەرەگرم یان لە پشودانێکمە نیو ساعت لە کاتی وەرگێڕانە بەڵێ نیو ساعت پشووەرەگرم وەرگێڕانەکەی ڕۆنیە تا ئێستا نەمژماردوو بەڵام زۆربەی کاتەکەم بە وەرگێڕانەوە ڕات ئەی ماشەڵڵا لێبێ جا ئێستا تۆ بۆ نمونە ئەتوێت لە ئایندای شەڵابی بە چکارە؟ ئەمەوێت بووم بە ئەندازیاری سۆفتوێر باشە ئەمە ئەوەی کە تۆ 16 ساڵتە خوێندکاری ئەتوێت شەڵڵا لە داهاتوابی بە ئەندازیاری سۆفتوێر بەو پێنج زمانەی تر پێمان بڵێ Dans l'avenir, je veux être un ingénieur de software. أما بزماني فرنسي بو ودواتريش بزماني إنجليزي. In the future, I want to be a software engineer. بزماني عربيش في المستقبل أريد أن أكون مهندسة سوفتوير. در آینده میخوام یه مهندس سوفتویر بشم. gelecekte bir software mühendisi olmak istiyorum. ئەمە چ زمانە بۆم تورکی بوو ئەمەی کۆتایەکە یەخواتە من درێژبی و ئەما جێمەژەوەیە کە لێرەوە هەموو خێزانەکان هەموو هاوتەمەنەکانی خۆت ئاوە تۆ ببینن کە بەم هەوڵە جوانە بەم ئاستە جوانە وەرگێڕان فێربوونی ئەم زمانانە جارێکی تر دەستخۆشی لێکم دەستخۆشیش بۆ خانەوە دەکە بەڵام پرسیارێک لێرە دروست دەبێت یعنی زۆر جارەڵێن نووسینی کتێبی نووسینی کۆمەڵە چیرۆکی جیاواز کە دەستخۆشی لێکم کا لەم کتێبانەی خۆتان نووسیتە نەمیلکانەی خۆتان نووسیتە بۆ تۆ تا چەند هاوکاریت ئەگەر هاوڕێکانت لە ناو خوێندنگا کەسێک پێویستی بە تۆ بێ کەسێک ئەو ڕێگەی تۆی بوێ بیگرەی وەکو هاوڕێ وەکو ئەو کەسانی لەگەڵتان تا چەند هاوکاریانی ئەوشتیان پرسیارێکی زۆر جوان دەستخۆشتان لە یەکەم من هەوڵم داوە کە هاوڕەکانیشم هان بم بۆ خوێندنەوە بۆ نووسینیش من ئێستا کەناڵێکی دووم هەیە بە ناوی دەنگی پێنووس سپاس بۆخوا تا ئێستا 1000 سابسکرایبەرم هەیە تایە باسی کتێبە جیهانیەکانی خۆبەرەوە پێشبردن و دەروونناسی و پارە ئەەکەم کە زۆر هاوکاری هەوڵێم هاوکاری کەسەکان بکەم لە ڕووی پوختەکردنی ئەو بابەتانە کتێبەکان خوێندوەتەوە اینجا دانیشت کتێبەکان خوێندوەوە اینجا پوختیانەکەمەوە لەو کەناڵەیە پوختەیەکی دەدەقەیان لەسەردانم ئەمە شواکات کە زیاتر هاان بدرێن بۆ خوێندنەوە وەکو خۆتان ئەزانن تا خوێنەرێکی باش نەبی ناتوانانی بی بە نووسەرێکی باش و هەوڵمدا هەر هاوڕێکم کە پێویستی بە هاوکاری بێت لەسەر بواری نووسین هاوکاری بکەم و وشەکانی کە پێویستێتی بۆ منە وشەیەکم لێ پرسێ ئەڵێ ئەو شەیە واتای چییە لی تێناگات من هەوڵمیاوە بە جوانترین شێواز بۆی ڕۆنکەمەوە باش ئێستا کتێبی چیە خوێنێتەوە؟ ئێستا کتێبێکم لە بەردەستایە بە ناوی گەشتێکی چارەسەرخوازانە لە نووسینی ئالان دووبوتۆنە نووسەرێکی ئینگلیزیە وەرگێڕانەکەشی کاک هەڵکەوت عەبدوڵڵا کردوویەتی بەڕاستی وەرگێڕانێکی زۆر جوانە و زۆر شتی لێوە فێرە بم باسی ئەوە کات کە چۆن ژیانی خۆت چارەسەر بکەیت ئەو کێشانەی کە هەتە چۆن بەرەو چارەسەرێکی باشیان بەریت ڕەنگە ئێمە هەست بۆ کێشانە نەکەین کە لە مێشکمانە هەیە هەموو شتانەی کە ڕۆژانە بیری لێ ئەەکەیتەوە کە لەوانەیە خۆتی پێ ئازار بی بۆ نمونە ئەوە واد لێکا کە خۆتی لێ بە دوور بگریت یاخوا دەستە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ ئەمە دووەم جاری شەی تۆ لای ئێمە بۆ سێم جار و بۆ چوارەم جاریش هەمیشە چاوەڕێی کاری باشتر و باشترە لەکەین هیوادارین لەم کارانە و بەردەوام بیت و یاڕەبی خۆش زیاترت پێ بەخشێ لەو توانای کاتە بۆی کە خزمەتی باشتر بکەیت دووبارە سپاس بۆ تۆ زۆر بەخێر